زۆر بەڕێز جەنابی سەرۆک بارزانی، بەڕێز جەنابی دکتۆر بەرهەم ئەساڵە سەرۆک کۆماری عێراقی فیدراڵ، بەڕێز جەنابی محەممەد الحەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڕێز جەنابی کاک نێرفان بارزانی سەرۆکی ئەنجومەنی هەرێمی کوردستان و سەرۆک وذلك أدى السيد مدحت مبعوث رئيس المحكمة الفيدرالية، السيد بنجين قاسم محمد رئيس اللجنة القضائية ومحكمة التمييز. نعم سيداتي وسادتي أعضاء مجلس العموم، السادة من الوزراء البرلمانية من إقليم بلوچستان وكذلك الحكومة الفيدرالية، السادة والسكرتير وأعضاء المكتب السياسي لكل الأحزاب الفلسطينية والأحزاب السياسية، الدينية الاقتصادية على المستوى Ladies and gentlemen, we welcome you and thank you for your attendance in this important participation is the side of your loyalty to the region. The president as the highest decision maker in Kurdistan region, speak about Kurdistan's cabinet. سەرۆکایەتی هەرێمی کوردستان، ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بۆ خزمەتی یەلی کوردستان و کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئاوادانکردنەوەی کوردستان تەرخان بکرێت. ڕێگامان بە عەرەبیش بەخێرهاتی نێوانە بەڕێزەکان بکەین. باسم رئاسة برلمان كردستان وباسم أعضاء البرلمان نرحب بالسادة والسيدات الضيوف الكرام الذين أشرتوا إلى أسمائهم ونشكرهم على مشاركتنا هذه المناسبة الهامة، ونقدر عاليا هذا الحضور المهم الذي يجسد التضامن الصادق معنا وتأييد نضال شعب كردستان من أجل الديمقراطية والفيدرالية وبناء العراق الديمقراطي الحر. إن مشاركتكم في هذه المناسبة تؤكد مرة أخرى التلاحم الكفاحي التأريخي بين مكونات الشعب العراقي من العرب والكرد والتركمان وكرد وآشور وجميع القوميات والأديان والطوائف. السيدات والسادة، إنما يجمعنا اليوم هو الإرادة الحرة الموحدة التي صاغها دستور جمهورية العراق عام 2005، حيث حدد
مؤسسات حيث حدد أسس ومقومات بناء العراق الجديد، عراق ديمقراطية وليبرالية والعدالة وعراق وريز لكاكا زوزوكاني ولاد دقريت وهروها ريز لتبت مدي كاكا زوزوكاني العراق دكات وبو أوي كوازيات برو بيش بروا إما بأن جمهورية العراق الاتحادي بعملنا المشترك والاحتكام بالدستور سيشهد المزيد من التطور والنجاح والاستقرار. الحاضرون الكرام، نكرر ترحيبنا بكم في أربيل عاصمة إقليم كردستان، ونتمنى لكم طيبة الإقامة، وسيبقى حضوركم ومشاركتكم في هذه المناسبة رمزاً للتأخي والوحدة والإرادة والعمل المشترك بما فيه خدمة شعب كردستان بكافة الشعب العراقي بكافة قومياته وأديانه، ونحو بناء مستقبل مزدهر لأجيالنا القادمة إن شاء الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان، ئێستا داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمان دەکەین کە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ و پوختەی کۆنووسی دانیشتنی ژمارە 6 پەرلەمان بخوێنێتەوە. با بفەرموێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەرنامەی کار بەپێی حکمی بڕگەکانی یەکەم و دووەم و سێیەم لە مادەی 16 و بڕگەی سێیەم لە مادەی 18 و مادەکانی 47 و 48 و 52 55 و 56 و 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 7 ئاسایی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردنی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 10/6/2019 بەم شێوەیە بێت. یەکەم، ڕێکارەکانی تایبەت بە سوێند خواردنی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق. 1 دقیقە بێدەنگی وەستان بۆ ڕێزلێنان لە گیانی پاکی شەهیدانی کوردستان و عێراق لەگەڵ سووریدی نیشتیمانی عێراقی و مارشی نەتەوەیی ئەیڕەقیب. 2 خوێندنەوەی بریاری ژمارە 6 ساڵی 2019 تایبەت بە هەڵبژاردنی ڕێزدار نیچیروان ئیدریس مستەفا بارزانی بە سەرۆکی هەرێمی کوردستان عێراق. 3 سوێند خواردنی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان نیچیروان ئیدریس مستەفا بارزانی بە پێی حکمی مادەی 9 لە سیاسای ژمارە 1 ساڵی 2005 هەموارکراو. 4 پێشکەشکردنی وتاری بەشێک لە ئامادەبووان بەم بۆنەیە مێژوویە. 5 وتەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان نیچیروان ئیدریس مستەفا بارزانی. 2 ناونانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داش عێراق بە پێی بڕگەی سێیەم لە مادەی 56 لە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموارکراو. پوختەی دانیشتنی ژمارە 6 ئاسایی ژوور ڕۆژی سێشەمەی ڕێکەوتی 28/5/2019 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم، دەست پێکردنی دانیشتن لە ڕێیان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. 2 خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادەبوو ئامادە نەبوونی ئەندامانی دانیشتنی پێشوو لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. 3 دەست پێکردنی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. 4 خستنە ڕوو هەڵبژاردنی پاڵێوراوەکان بۆ پۆستی سەرۆکی هەرێم بە پێی حکمی خاڵی 5 و 6 مادەی 4 لە یاسای ژمارە 1 ساڵی 2019 یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق و هەمواری شێوازی هەڵبژاردننی سەرۆک تا پەسەندکردنی دەستور. 5 هەڵبژاردننی بەڕێز نیچیروان ئیدریس مستەفا بارزانی بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان داش عێراق. 6 کۆتای هاتنی دانیشتەکە لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس بەڕێز سکرتێری پەرلەمان، میوانە بەڕێزەکان، ئەندامانی بەڕێزی پەرلەمان. ئێستا دەست بە جێبەجێکردنی خاڵی دووەم لە بڕگەی یەکەمی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان دەکەین کە بریتیا لە خوێندنەوەی بڕیاری ژمارە 6 ساڵی 2019 تایبەت بە هەڵبژاردننی ڕێزدار نێچیروان ئیدریس مستەفا بارزانی بە سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان،
بەناوی گەلەوە پەرلەمانی کوردستانی عێراق ژمارەی بڕیار 6 مێژووی بڕیار 25/5/2019 بڕیار پشت بە حکومەکانی بڕگەی یەکەمی مادەی 56 لە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکرا و خاڵی 5 و 6 لە بڕگەی یەکەمی مادەی 4 لە یاسای ژمارەیەکی ساڵی 2019 پەرلەمانی کوردستان لە ڕۆژی 28/5/2019 بڕیاری ئەمەی خوارەوەیدا. یەکەم، هەڵبژاردنی ڕێزدار نێچیروان ئیدریس مستەفا بارزانی بە سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق. دووەم، ئەم بڕیارە لە ڕۆژی 28/5/2019 کاری پێدەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستاندا بڵاو دەکرێتەوە. بسم الله الرحمن الرحيم. باسم الشعب، برلمان كردستان العراق. رقم القرار 6، تاريخ القرار 28/5/2019. القرار استناداً لأحكام الفقرة الأولى من المادة 26 من قانون رقم 1 لسنة 1992 المعدل، والبند 5 و6 من فقرة أولا من المادة 4 من قانون رقم 1 لسنة 2019، قرر برلمان كردستان العراق بجلسته المنعقدة بتاريخ 28/5/2019 ما يلي: أولاً، انتخاب السيد نيتشيروان إدريس مصطفى بارزاني رئيساً لإقليم كردستان العراق. ثانياً، يعتبر هذا القرار نافذاً من تاريخ 28/5/2019 وينشر في الجريدة الرسمية وقائع كردستان. میوانە بەڕێزەکان، ئەندامانی بەڕێزی پەرلەمان، بڕگەی 3 لە بەرنامەی کاری دانیشتنی ئەوڕۆ جێبەجێ دەکەین کە بریتیە لە سوێند خواردنی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان ئیدریس مستەفا بارزانی بە پێی حکمی مادەی 9 لە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکراو. تکا دەکەین کە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان ئیدریس مستەفا بارزانی بفەرموێت بۆ سوێند خواردنی یاسایی بە پێی حکمی مادەی 9 لە یاسای ژمارەیەکی ساڵی 2005. زۆر سپاس. سوێند بێ بەخوای مەزن، پارێزگاری لە مافەکان و دەستکەوتەکان و یەکڕێزی و بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم و ئەرک و فەرمانەکانم بە دروستی و دڵسۆزی ئەنجام بدەم. خوای گەورە پشتیوان بێت. زۆر سپاس. بەڕێزان، خاڵی چواری بڕگەی یەکەمی بەرنامەی کار بریتیە لە پێشکەشکردنی وتاری بەشێک لە ئامادەبووان بەم بۆنە مێژوویەوە. زۆر بەڕێز جەنابی سەرۆک بارزانی وتارێک پێشکەش دەکات، با جەنابیان بفەرموێت. بەناوی خۆی گەورە و مێهرەبان.
بەڕێزان بەخێر بێن سەرچاوان زۆر سوپاسان دەکەین بۆ خێرهاتنتان و زۆر خۆشحاڵین بە هاتنتان سپاس بۆ خۆی گەورە کە یارمەتی داین بۆ ڕێخستنەوەی وەزعی هەرێمی کوردستان بە تایبەتی دوای هەڵبژاردنی 30 ئەیلولی ساڵی ڕابردوو سپاس بۆ گەلی کوردستان بۆ خۆڕاگریان بەرامبەر بە زۆر لە تەحەدیات و پیلانی جۆراوجۆر وەسڵاو بۆ گیانی پاکی شەهیدان لە ئەنجامی هەڵبژاردنی 30 ئەیلولی ساڵی ڕابردوو هەڵومەرجێکی تازە هاتە پێشەوە ئەوە بوو لە پرۆسەیەکی دیموکراتیدا سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێردرا ئیمڕۆژ سەرۆکی هەرێم سوێندی یاسایی خوارد و لە سبەینێوەش هەنگاوەکانی دامەزراندنی حکوومەتی هەرێم دەست پێ دەکات لێرەدا من پیرۆزبایی لە نێچیروان بارزانی دەکەم و داوای سەرکەوتنی بوو دەکەم و بە هەموو توانایەک پشتگیری دەکەم داوای جدیم لە حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرال ئەوەیە کە پێکەوە هەوڵ بدەن هەرچی زووتر ئەو کێشانەی کە ماون چارەسەریان بکەن بە تایبەتی ئەو کێشانەی کە لە ناوچەکانی دەرەوەی دارای هەرێم یا بڵێن ناوچەکانی کێشە لەسەر چونکە ڕۆژ بە ڕۆژ کێشەکان زیاتر و قوڵتر دەبن و جێگەی مەترسی جددین و پێویستە بە حکمەت و بە لێک تێگەیشتن و بە ئاماهەنگی لە نێوان هەموو پێکهاتەکانی عێراق چارەسەری ئەو کێشانە بکرێ بە پێی دەستوور ڕاستە داعش تووشی شکستی گەورە بووە بەڵام داعش ماوە تەهدیدی داعش ماوە و هەروەها خەریکە خۆی ڕێک خۆتەوە و هاوبیری داعشیش ماون و هەردووکیان پێکەوە مەترسی جددین لەسەر وڵاتەکە و لەسەر ئەمن و ئاسایشی نەک هەر عێراق و هەرێمی کوردستان بەڵکو هەموو ناوچەکە و هەموو جیهان بۆیە پێویستی بە وریایەکی زۆر و هەماهەنگێکی تەواو هەیە بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەم مەترسیە گەورەیە و جارێکی تر کارەساتی وەکو ساڵی 2014 دووبارە نەبیتەوە لە وڵات بۆ کێشەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ماومێدەوارین کە هەموو لایەنەکان بە ئاشتی چارەسەری کێشەکان بکەن چونکە بە تەئکید شەڕ لە بەرژەوەندی هیچ لایەکدا نییە لەناو هەرێمیش داواکارم لایەنە سیاسیەکان بە گیانی برایەتی و هەستکردن بە مەسئولیەت کێشەکانی ناوخۆ چارەسەر بکەم جارێکی تر بە خێرهاتنی هەمووتانەکەم و زۆر سوپاسانەکەم وەسەلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه زۆر سپاس بۆ جەنابی سەرۆک بارزانی بۆ وتارە بە نرخەکەی بەڕێز جەنابی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکی کۆماری عێراقی فیدرال با جەنابیان بفەرموویێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی بە ناوی خوای گەورە و میهرەبان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کۆبووینەتەوە بە بۆنەی دەست بەکاربوونی سەرۆکی نوێی هەرێمی کوردستان بۆنەیەکی مێژوویی و گرنگە وێڕای ئاماژە سیاسیەکانی هیوادارین ببێتە سەرەتای قۆناغێکی نوێی پێشکەوتن و ئاشتەوایی و ئاوەدانی بۆ کوردستان و بۆ عێراق
لەم بۆنەیەدا وێڕای پیرۆزبایی گەرم لە برای بەڕێزم کاک نێچیروان بارزانی و ئەو چاوەڕوانیە زۆرانەی هەمووان لێمان هەیە، بەڵام بە پێویستی ئەزانم بەڕێز و پێزانینەوە ڕۆڵی جەنابی کاک مەسعود بارزانی بەرز بنرخێنین وەک یەکەم سەرۆکی هەرێمی کوردستان و بەو پێگە و سەنگە دیارەی کاریگەری گەورەی نواند لە ڕێبەرایەتی هەرێمی کوردستان و لە قۆناغی سەختی گۆڕانکاریەکاندا نەخشی لە بەرچاو و بڕیاردەری هەبووە. لێرەشەوە بە پێویستی دەزانم سوپاس و پێزانین بۆ کاک کۆسرەت ڕەسووڵی جێگری سەرۆکی هەرێم بە هەمان بۆنەوە دووپات کەمەوە. دڵنیام کەسایەتیە گەورەکان کاریگەرەکان بە پلە و پۆستەوە دیاری ناکرێن، بۆیە بە دڵنیاییەوە دەڵێم دەور و کاریگەری کاک مەسعود بۆ قۆناغی ئایندە هەر بەردەوامە. ئەو کاک مەسعودەی سەر و 50 ساڵ لە خەباتی سیاسی و پێشمەرگایەتی و دەوری گەورەی لە ڕەوشی سیاسی کوردستان و عێراق و ڕێبەرایەتی خەڵکی کوردستان چاوەڕوانی ئەوەمان لە کاک مەسعود دەبێ بۆ ئەم قۆناغەی ئایندەش بە دڵنیاییەوە پشتیوانی سەرۆکی هەرێمی تازە و حکوومەتی هەرێمی تازە، بەڵام هاوکاری ساڕێژبوونی برینەکانی ناوماڵی کورد و یەخستنەوەی هێز و تواناکانی خەڵکی کوردستان بێ. سەردەمانێک کاک مەسعود و جەنابی مامجەلال پێکەوە بۆ ویژدانیش بە هاوکاری و پشتیوانی کاک نەوشیروان توانیان قۆناغێکی سەخت و دژوار تێپەڕێنن و کوردستان لە قۆناغی دڵە ڕاوچێ و ئەگەری جیاجیاوە بۆ قۆناغی ناساندنی دەستوری و پێگەی دەستوری لە ناو عێراقا بسەلمێنن. ئەو دەورە دەورێکی گرنگ بووە. ئەو دەستکەوتانەی ئەمڕۆی هەرێمی کوردستان دەبێ بەرز ڕابگرین. خەڵکی کوردستان و بزوتنەوە ڕزگاری خوازەکەی قوربانی زۆری داوە تا بەم ڕۆژگارە گەیشتووە. تاڵاوەکانی ئەنفال و ڕاگواستن و قەڵاچۆکردنی خەڵکی گەرمیان و بارزان و دۆڵی جافایەتی و هەڵەبجە و سەدان شارۆچکە و هەزاران گوندی وێرانکرا و خاچی سوتماکرا و قوربانی و خەباتی پێشمەرگە و شەهیدە نەمرەکانمان هەوێنی ئەم دەستکەوت و ئەم ئازادیەی ئەمڕۆی کوردستانن. بۆیە دەبێ بەرز ئەم دەستکەوتانە ڕابگرین و بە هەموو توانامانەوە هەوڵی پاراستنی ئەم دەستکەوتانە بدەین بە یەک ڕیزی گەلەکەمان و هەروەها بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان و حکوومەتی نوێی هەرێمی کوردستان بۆ خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵک و چاکسازیەکی بنەڕەت و بەرقەراربوونی عەدالەت و حکومڕانیەکی تەندروستتر و باشتر هەم بۆ خەڵکی کوردستان هەم بۆ کاریگەری لەسەر ناوچەکانی تری عێراق. ئامادەبوانی خۆشەویست هەمومان دەزانین دۆخی ناوچەکە ئاڵۆز و دژوارە و پێشبینیکردنیش بۆ ئایندە زۆر ڕوون نییە. خەڵکی عێراق لە ڕابردوودا تاڵاوی چەندین جەنگی سەپێنداویان چەشتووە و شەڕی نەخوازراوی ماڵوێرانکەریان بەسەردا سەپێنداوە. دوایینیان شەڕی تێرۆریستانی داعش بوو کە بە خەباتی پڕسەروەری و هاوکاری و هاوسەنگەری سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان و حەشتی شەعبی و بە پشتیوانی هاوپەیمانانی نێودەوڵەتی و دۆستان توانرا دوای قوربانیدان و خۆبەختکردنێکی زۆر سەرکەوتنێکی مێژوویی بەسەر مرۆڤکوژانی داعشا تۆمار بکرێت. پاراستنی ئەم سەرکەوتنە ئەرچی گەورەمانە لەسەر ئاستی عێراق و بگرە ناوچەکە و جیهانیش. ئەوەش بەوە دەبێ بە پتەوکردنی یەکڕیزی خەڵکی عێراق، هێزە سیاسیەکان و بە ڕێگەگرتن لە تێوەگلان لە شەڕێکی تر و ئاژاوەیەکی تر. بە هەوڵی دوورخستنەوەی وڵاتەکەمانە لە سەنگەربەندیەکانی ململانیەکانی ناوچەکە و هەوڵمان بۆ ڕەوانەوەی گرژیەکان و چارەسەری ناکۆچیەکان لە ئاستی ناوچەکە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست
دوای ئەو هەموو شەڕ و شۆڕ و کارەسات و شەپۆلی توندڕەویە پێویستی بە چارەسەری بنەڕەتیە لە پێکهێنانی سیستەمێکی هاوکاری سیاسی و ئابووری بۆ پێکەوە گرێدانی بەرژەوەندیەکانی گەلان و وڵاتانی ناوچەکە لە ئاشتی و خۆشگوزەرانی و ڕوبەڕووبوونەوەی تێرۆر و توندڕەوی و ڕێزگرتن لە مافی گەلان لە ئازادی و دیموکراسی. چەوسانەوە و زەبر و زەنگ و شەڕ ڕێگە چارە نییە، چارەسەر دایەلۆگ و هاوکاریە بۆ ئاشتەوایی و خۆشگوزەرانی. بێگومان ئارامی ڕۆژهەڵات بەبێ ڕەچاوکردنی مافەڕەواکانی گەلی کورد دابین ناکرێت. گەلی کورد وەک پێکهاتەیەکی سەرەکی و ڕەسەنی ئەم ڕۆژهەڵاتە لەگەڵ گەلانی عەرەب و تورک و فارس و پێکهاتەکانی تری ئەم ناوچەیە بەرژەوەندی و فەرهەنگی هاوبەش کۆمان دەکاتەوە. عێراق ئەو جێگەیە دەتوانێت ببێتە هەوێنی پێکهێنانی ئەو سیستەمە نوێیە. لە بری ئەوەی عێراق گۆڕەپانی ململانێ و شەڕ و ئاشوب بێ هەوڵ بدەین لە عێراقدا بە هاوکاری و هەماهەنگی هەموو لایەنەکانمان بە هەرێمی کوردستانیشەوە عێراق بکەینە ناوچەی بەرژەوەندی هاوبەش و عێراق جارێکی تر دووچاری ململانێ و شەڕ و ئاشوب نەکەینەوە. بۆ ئەمەش بێگومان ئەرچی لە پێشینەمان پتەوکردنی ڕیزەکانی ناوخۆی عێراقە. بەڵێ ئەمە کارێکە بە قسە خۆشە، بەڵام پێویستی بە هەنگاوی کردار و بەرنامەی عەمەلی هەیە، بە تایبەتی چارەسەرکردنی کۆمەڵێک کێشەی بنەڕەتی حکومڕانی کە نەک تەنها سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا بەڵکو لە ئاستی حکومڕانی لە بەسرە و لە مووسڵ و لە ناوچەکانی تری عێراقیش خەڵک پێوەی دەناڵێنێ. کێشەکانی عێراق چارەسەرکردنی بە دەستورە، بە گەڕانەوەیە بۆ دەستور و ڕێکەوتنێکی جددیە بۆ جێبەجێکردنی ئەو بڕگە دەستوریانەی کە دەتوانێت ئاشتەوایی کۆمەڵایەتی و حکومڕانی تەندروست بۆ گەلانی عێراق دەستەبەرکە و لە هەمان کاتیشا پەیوەندی تەندروستی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵ جێگیر بکە. کاک نێچیروان بارزانی ئەزمونێکی دوور و درێژی حکومڕانی و پەیوەندی دیبلۆماسی هەیە. چاوەڕوانی ئێمە لە جەنابەت کاکە نێچیر دەوری کاریگەرت هەبێ بۆ ئەوەی ئەم پەیوەندیانەی نێوان هەرێم و حکوومەتی فێدراڵ بە ئاقار و ئاڕاستەی چارەسەری بنەڕەتی و یەکلاکەرەوە بڕوە. بۆ ئەو مەبەستە من بە دڵنیاییەوە دەڵێم دکتۆر عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق، برای بەڕێزم کاکە محەممەد حەلبووسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و بە ئامادەبوونی ئەم نخبە سیاسیە دیارەی عێراق هاوکار و پشتیوانی زۆر هەن لە بەغدا. ڕاستیەکەی سەرکەوتنی هەرێمی کوردستان، هێزی سەرکەوتنی هەرێمی کوردستان هێزە بۆ بەغدا، هێزە بۆ بەسرە، پشتیوانیە بۆ ئارامی و ئەمنیەتی سەرتاسەری عێراق. بە هەمان شێوەش بەهێزبوونی عێراق، بەهێزبوونی بەسرە، ئاوەدانی و ئارامی مووسڵ پشتیوانیە بۆ هەرێمی کوردستان. با لە بری ململانێ و ناکۆچی هەوڵ بدەین ئەو خێر و بێرەی لە وڵاتە هەیە بخرێتە خزمەتی خەڵکەوە بۆ پێشکەوتن و بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجەکانمان و بۆ پێشکەوتن و بۆ گەشەسەندنی کۆمەڵایەتی. سيداتي سادتي أود أن أتحدث باختصار عن ما قلته باللغة الكردية، أنها مناسبة تاريخية مهمة أن نجتمع هنا في أربيل عاصمة إقليم كردستان لنشارك في مراسم تنصيب الأخ العزيز كاك نيتشيروان رئيساً لإقليم كردستان. هذه مناسبة واجب علينا أن نشيد بما قدمه السيد مسعود البرزاني من خدمات كبيرة ودور مهم خلال فترة ترأسه الإقليم. مسعود البرزاني شخصية غنية عن التعريف،
قضى أكثر من نصف قرن في صفوف البيشمركة والنضال السياسي، وكان له الدور الأبرز في الأحداث والتطورات التي شهدتها كردستان والمنطقة. هو والمرحوم مام جلال لعبوا دورا مهما على القيادات العراقية الأخرى، ومنهم السيد عبد العزيز الحكيم رحمه الله، دكتور عادل عبد المهدي، وأرجو أن لا يزعل مني من الأخوة الذين لا تحضرني الذاكرة في هذه اللحظة أن أذكرهم، الذين شاركوا في صياغة الدستور الذي ارتضيناه لأنفسنا فيصلاً لحكم بلدنا وفيصلاً لحل مشاكلنا. كردستان تمثل تجربة مهمة. قوة كردستان قوة للعراق، قوة بغداد وقوة البصرة قوة لكردستان. هذا هو المنطق الذي يجب أن نستند إليه في تعاملنا، ونتمنى من أخينا نيتشيرفان الذي له التجربة الطويلة في حكومة الإقليم وأيضا له العلاقات الواسعة والمتشعبة، نتوقع منه ونتوسم فيه كل الخير في تعزيز العلاقة بين الإقليم وبغداد. قلت أيضا أن ما تحقق من نصر عسكري مهم على داعش نصر يجب الحفاظ عليه. هذا النصر الذي تحقق بفضل تآزر القوات العراقية من الجيش، من البيشمركة، من الحشد، وبالدعم التحالف الدولي والأصدقاء، نصر يجب أن لا نستخف به. ومن ذلك المنطق يجب أن نعمل على عدم تكرار مآسي الماضي والعودة بالعراق إلى آتون الأزمات والحروب. هناك مشاكل عديدة تعصف بالمنطقة، مصلحة العراق أن يتحول إلى ساحة للتعايش والمصالح المشتركة، لا ساحة للاحتراب وتصارع القوى الإقليمية. لا يتحمل العراق ذلك. إذا أردنا أن ننجح في هذا المسعى يجب علينا تعزيز وحدتنا الوطنية وتكاتفنا الداخلي، مستندين إلى الدستور فيصلاً لحل مشاكلنا. هذا الدستور فيه من المواد والمفاهيم ما يمكننا من تجاوز مشاكلنا اليوم. مصالحنا مشتركة، رؤانا مشتركة، يجب أن لا نعود إلى ماضي الاحتراب والتنازع. وعلى صعيد المنطقة آن الأوان لشعوب هذه المنطقة أن تنعم بخيرات هذه البلاد، وأن تكون هناك بدلاً من هذه الحالة المؤسفة من الاحتراب والتنازع منظومة إقليمية جديدة مبنية على التعاون الاقتصادي والسياسي واحترام حق الشعوب في الحياة الحرة الكريمة. الشعب الكردي شعب أصيل من شعوب هذه المنطقة، كجيرانه من العرب والترك والفرس والشعوب الأخرى، يشتركون في مصلحة الأمن المشترك والتعاون والثقافة المشتركة. عسى ولعل ننجح في مسعانا بتحويل واقع التنازع في هذه المنطقة إلى واقع آخر، ألا وهو التعاون والتكاتف. أختتم بالتأكيد مرة أخرى على تمنياتي الصادقة لأخي نيتشيرفان. مهمته لن تكون سهلة، لكننا سنكون عونا له، ويقينا أتوسم فيه أنه سيكون عونا لنا في حل الكثير من المشاكل التي تعترض مسيرتنا. ودمتم موفقين، وشكرا جزيلا. زۆر سپاسی بەڕێز سەرۆک کۆماری عێراقی فیدرال دەکەین بۆ پێشکەشکردنی وتارەکەی. والآن يتفضل السيد محمد الحلبوسي رئيس مجلس النواب لإلقاء كلمته. بسم الله الرحمن الرحيم. أصحاب الفخامة والمعالي والسعادة والسماحة المحترمون، السيدات والسادة الحضور كل حسب مكانه ومقامه،
السلام عليكم ورحمة الله وبركاته. ها هو العراق العظيم تشرق شمس كردستان فيه على يوم جديد من أيام الديمقراطية التي تتجذر ويترجمها المواطن والسياسي والحزب والدولة على حد سواء إلى عمل ملموس وتداول واضح للسلطة يضاهي أكثر تجارب الديمقراطيات في المنطقة والعالم، رغم أننا لا زلنا نعمل على تحسين الأداء الديمقراطي ونتعاون من أجل إصلاحات من شأنها أن تتقدم بالنظام السياسي إلى الأمام وتمكن الدولة من خدمة المواطن وتعزيز الحريات العامة والحفاظ على التنوع والتعدد. أيها السيدات والسادة، نبارك انتخاب فخامة الأخ نيتشيرفان بارزاني رئيساً لإقليم كردستان العراق، وأن هذا الانتخاب يعد خطوة مهمة نحو تعزيز العمل السياسي ومثالاً حياً لاحترام الدستور وإرادة الشعب من جهة، وترجمة حية لتعزيز دور الجيل الثاني في العملية السياسية والذين اكتسبوا خبرة مهمة طوال عملهم مع القادة من الجيل الأول في العملية السياسية بعد التغيير، حيث تنتظر الأخ الرئيس مهمة استكمال الحوار والتواصل مع بغداد لحسم وإنجاز العالق من الملفات وتمكين المواطنين من الحصول على حقوقهم، كما أننا أمام اختبار الشروع بإيجاد حلول لجميع المشاكل وتصفيتها وتصفيرها. وأعتقد أن الأخ فخامة الرئيس بل أجزم سيكون قادر على إنجاز هذه المهمة، فأمامنا تحديات كبيرة. فأخي الرئيس، كما ناضلتم للوصول إلى ما هو عليه الآن من ديمقراطية في شعب إقليم كردستان وإعمار وتقدم، أمامنا نضال من نوع آخر. علينا أن نعمل إلى حاضر ومستقبل أفضل لأبناء الشعب العراقي جميعاً بما فيهم إقليم كردستان، وهذا يتطلب منا العمل على إيجاد حلول سريعة وعاجلة للمشاكل العالقة التي تؤمن حلها سيؤمن الجيل القادم والمستقبل القادم لأبناء الشعب العراقي بما فيهم أبناء إقليم كردستان. وسندعم توجهاتك في هذا الاتجاه وندعم عملك في مهامك الجديدة. الحاضرون الكرام، لم يكن ما نراه اليوم لينجز لولا الإرادة الحقيقية لقيادة الإقليم السابقة والمتمثلة بفخامة الأخ الرئيس مسعود بارزاني، الذي قدم خلال أكثر من نصف قرن جهداً حقيقياً في مسيرة النضال من أجل حقوق الشعب الكردي، واستكمل المسيرة الشجاعة للمغفور له الملا مصطفى البرزاني إلى أن تحقق الأمل بقيام إقليم كردستان العراق كما نراه اليوم مزدهراً يضاهي في تطوره دول الجوار، ويتمتع مواطنوه بالحقوق والحريات والخدمات، كما كان ملاذاً دافئاً لأهله من العراقيين الذين نزحوا من جميع أنحاء العراق خلال فترة مواجهة تنظيم داعش الإرهابي، والتي كان للبيشمركة الدور مع القوات المسلحة العراقية والأجهزة الأمنية وقوات الحشد الشعبي والحشد العشائري فيها، حيث اختلطت دماء شهدائنا الأبطال مع دماء أخوانهم من أبناء المحافظات الأخرى. السيدات والسادة، وبهذه المهمة التاريخية فإنني أتقدم بالتهنئة والتبريك لفخامة الأخ نيتشيرفان بارزاني وبرلمان إقليم كردستان وجميع الفعاليات السياسية والاجتماعية، وإلى أهلنا وشعبنا في كردستان العراق. كما أتقدم بالشكر الجزيل للجميع على حسن الضيافة، وأسأل الله عز وجل أن يحفظ إقليم كردستان العراق وباقي أنحاء العراق، وأن نعمل سوياً على أن يكون قرارنا السياسي موحد في بغداد، فكلما كانت بغداد قوية سيكون إقليم كردستان وستكون البصرة وستكون الموصل وستكون باقي المحافظات قوية وبأمان. كلما كان قرارنا موحد سيشعر الجميع بالأمن والاطمئنان. أكرر شكري، وإن شاء الله سينعم البلد بالأمن والاستقرار في ربوع الوطن الحبيب، وأن يرحم الشهداء ويعافي الجرحى. والسلام عليكم ورحمة الله وبركاته. شكراً جزيلاً للسيد رئيس مجلس النواب على كلمته.
الآن مع كلمة السيد رئيس مجلس وزراء جمهورية العراق يلقيها بالنيابة السيد حميد الخزي، فليتفضل. بسم الله الرحمن الرحيم. فخامة السيد رئيس الجمهورية المحترم، سيادة السيد رئيس مجلس النواب العراقي المحترم، السيدة رئيسة برلمان إقليم كردستان المحترمة، السيد رئيس الإقليم المحترم، السادة رؤساء الكتل السياسية العراقية المحترمون، السيد رئيس المحكمة الاتحادية المحترم، السيد رئيس مجلس القضاء الأعلى العراقي المحترم، السادة والسيدات أعضاء مجلس النواب العراقي المحترمون، السادة السفراء، رؤساء البعثات الدبلوماسية المحترمون، السادة الحضور، السلام عليكم جميعاً ورحمة الله وبركاته. إنه لمن دواعي السرور أن نكون اليوم بينكم بمناسبة تسنم الأستاذ نجرفان برزاني منصب رئيس الإقليم، وحضورنا ممثلين عن دولة الرئيس الدكتور عادل عبد المهدي، إذ نتقدم بهذه المناسبة بخالص التهنئة لمواطني الإقليم وحكومتهم والبرلمان، مثمنين الدور الكبير بتمسكهم بالخيار الديمقراطي والنهج السليم في اختيار برلمان الإقليم بعد سنوات من معاناة الاضطهاد والدكتاتورية. السيدات والسادة الأكارم، لقد أولت حكومات العراق الجديد بعد نيسان من عام 2003 اهتماماً كبيراً بمفاهيم الديمقراطية والازدهار والتقدم لجميع أبناء الشعب العراقي، لا سيما في هذه الحكومة، حيث نعمل على ترسيخ العلاقة الدستورية بين المركز والإقليم، واعتبار الدستور الركيزة الأساسية لضمان وحدة العراق وسيادته والحفاظ على أمنه وسلامته. لقد تجلت هذه العلاقة من خلال تخطي الأزمات ورص الصفوف أمام التحديات الأمنية، الأمر الذي يضعنا أمام طريق تواصل نحو تعميق علاقة التنسيق بين بغداد وأربيل، والمضي قدماً نحو مرحلة جديدة من البناء والإعمار. الحضور الكريم، نحن في الحكومة الاتحادية ندرك ضرورة الالتزامات المتبادلة بين المركز والإقليم وحل جميع الملفات العالقة وفق الدستور، واستناداً لطاولة الحوار والتفاهم. وبهذه المناسبة نؤكد ضرورة إبعاد العراق عن الخلافات الإقليمية والأزمات الدولية، والعمل على ترسيخ الحوار والتهدئة وضمان السلام والأمن لجميع دول المنطقة. وفي الختام نتمنى دوام الموفقية للسيد نجرفان برزاني والنجاح في أداء مهامه لتوفير الخدمة والرفاهية لمواطني الإقليم، والسلام عليكم ورحمة الله وبركاته. شكراً جزيلاً للسيد حميد الخزي ممثل دورة رئيس وزراء جمهورية العراق على كلمته. سماحة السيد عمار الحكيم رئيس تيار الحكمة فليتفضل لإلقاء كلمته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وآله الطاهرين وصحبه المنتجبين. أصحاب الفخامة والسيادة والمعالي والسعادة، أصحاب السماحة والفضيلة والنيافة،
السيدات والسادة الحضور، السلام عليكم جميعا ورحمة الله وبركاته. في البداية نهنئ أخانا العزيز الأستاذ نيشيرفان بارزاني بانتخابه رئيسا لإقليم كردستان العراق، ونشيد بالدور القيادي المتميز للأخ الرئيس مسعود البارزاني الذي كان ولا يزال يمثل قيادة وطنية عراقية وكردية تركت بصمتها الواضحة في مسار الأحداث والتطورات العراقية، ويذكرنا بأبيه الراحل الزعيم الملا مصطفى البارزاني وأخيه الراحل الكبير مام جلال الطلباني، ونستذكر العلاقة التاريخية التي جمعت الإمام الحكيم بالملا مصطفى البارزاني وبالشعب الكردي، وفتواه التاريخية في الدفاع عن الكرد في تلك الظروف العصيبة التي تحركت فيها جيوش السلطة الدكتاتورية ناوية إبادة الشعب الكردي. وكلنا ثقة بأن الرئيس نيشيرفان بارزاني سيواصل هذه المسيرة بنفس الزخم مع إخوته قيادات مختلف القوى الوطنية العراقية، لا سيما وأنه ابن المرحوم إدريس البارزاني، ذلك القائد الفذ الذي عرف بدماثة خلقه وعلاقاته الاجتماعية والسياسية المتميزة. في كل شبر من هذا الوطن هناك تاريخ يمتد لآلاف السنين، وفي كردستان العراق تحديداً يوجد تاريخ معبد بالتضحيات والنضال والألم والأمل. إن علاقة الكرد بهذا الوطن لا يمكن النظر لها من زاوية اتفاقية سيفر أو لوزان أو الجزائر أو غيرها من الاتفاقيات فحسب، ولا يمكن النظر لها من زاوية نظام الحكم في العراق ملكياً أو جمهورياً، ديكتاتورياً أو ديمقراطياً، بل لا بد من النظر إليها من زوايا متعددة وعميقة وشاملة تأخذ بنظر الاعتبار ذلك التاريخ والجغرافيا. فالعلاقة بين كردستان والعراق أكبر من الحكومات أو الشخوص، فالحكومات تتغير والشخوص يرحلون، ولكن الوطن والشعب باق. إن إقليم كردستان العراق وبالأخص أربيل التاريخ والحضارة كانت وستبقى محط فخر واعتزاز العراقيين جميعاً بتاريخها النضالي في الأمس القريب وبتألقها العمراني والخدمي في حاضرنا اليوم. فما شهده إقليم كردستان العراق في السنوات الأخيرة من تقدم وتطور في مجالات عديدة يعتبر مثالاً حياً يحسب لحكومة وبرلمان إقليم كردستان. ولطالما أكدنا على ضرورة الاستفادة من التجربة الكردستانية وتعميمها على باقي محافظات عراقنا الحبيب في الوسط والجنوب والغرب. إن هذه التجربة المميزة لها مقوماتها وعواملها الأساسية التي ساهمت في إنجاحها وتألقها، ومن أبرز هذه المقومات هو التكاتف والوحدة ورص الصفوف السياسية داخل إقليم كردستان من جهة، وبين الإقليم والمركز في بغداد من جهة أخرى. فالبناء والتطور والازدهار لا ينمو في عواصف الخلاف والنزاع، والتحديات والمخاطر لا تواجه بيد واحدة من دون الأخرى. وهذا ما نتمناه ونأمل أن يكون ذا أولوية قصوى لدى أخينا الأستاذ نيشيرفان البارزاني من خلال موقعه البارز والمهم، وهو شخص معروف بفطنته واعتداله وحرصه على الوحدة والتكاتف والتواصل بين العراقيين جميعاً. فالسليمانية ودهوك وأربيل وحلبجة وجميع مدننا ومحافظاتنا العراقية نسيج متنوع ومتكامل لا يمكن التفريط بأحد مكوناته أو تجلياته السياسية ضمن منطق التسابق أو التنافس. تميزنا بوحدتنا وتألقنا بتكاتفنا وأخوتنا في البيت الواحد. فالله الله بوحدة إقليم كردستان، والله الله بدماء شهدائنا وتضحياتهم، والله الله بوحدة العراق وشعبه
إن التزاور والتواصل الشعبي اليوم الذي يشهده إقليم كردستان العراق من جميع محافظات الوسط والجنوب يعبر عن صورة حية للتلاحم الوطني بين شعبنا، حيث نرى في هذه الصورة كيف يجتمع العراقي العربي من البصرة والأنبار مع أخيه العراقي الكردي في السليمانية وأربيل بروح واحدة ملؤها التراحم والتواصي والاعتزاز بتنوع هذا البلد وأواصره الاجتماعية الوثيقة، وهو ما يؤكد أن الخلافات التي تطفو على الساحة السياسية بين فترة وأخرى لا تمت لهذا التلاحم العراقي بصلة، وليست هي المظهر الحقيقي للصورة العراقية الحية. وللأسف إعلامنا المحلي يتحمل المسؤولية في عدم إظهاره لهذه الصورة الوحدوية بحجمها وعمقها الواقعي، من خلال تركيزه على مساحات الخلاف وتضخيمها على حساب مظاهر الوحدة والتلاحم بين شعبنا في الإقليم والمركز. وهذا لا يلغي المسؤولية الكبرى على السياسيين أيضاً، فبدلاً من أن نجيد فن التواصل والمعالجة بدأ البعض منا يتلبس فن الخلاف والتعقيد للأسف الشديد. شعبنا ينظر إلينا ويترقب حراكنا السياسي جيداً ويتفاعل معه، فإن أحسننا الإدارة والدفة السياسية جيداً كانت النتائج طيبة ومفرحة لدى شعبنا، وإن أسأنا التصرف لا سمح الله وابتعدنا عن الحكمة والروية في تقدير الموقف والتعامل معها عرضنا أمن شعبنا وسلمه الاجتماعي للخطر، وهددنا بذلك استقرار البلد وازدهاره. فداعش وما خلفه من مآسي وأضرار ما زال جرحه لم يندمل بعد، ولولا عواصف الخلاف وتفاقم مساحات الاختلاف السياسي لما تمكن داعش الإرهابي بفلوله المتطرفة من احتلال مدننا الآمنة، حتى وصلت الجرأة به في أن يهدد قلعة أربيل الأبية. فالإرهاب وداعش وأخواته يعتاشون على بيئة الخلاف والتناحر، وينتهزون فرص نفوذهم عبر استغلال مناخ النزاع والصراع بين شعوب المنطقة. وهنا أذكر بأن داعش ومن يقف خلفه من أجندات خارجية لا تريد الخير بالعراق لا يسره اجتماعنا هذا، بل لا يرغب بأي مظهر سياسي عراقي وحدوي يدل على التلاحم والتكاتف الوطني. نقول لهم بكل وضوح: لقد عشنا منذ القدم معا، وتعرضنا للظلم والاضطهاد معا، وناضلنا معا، وقدرنا أن نبقى معا، ونحن سعداء بهذا القدر. لذلك أدعو ومن خلال هذا الحفل الكريم ومن كردستان العزيزة إلى جملة من الأمور يجب علينا جميعا تداركها والعمل عليها سريعا. أولا، تصفير نقاط الخلاف بين قوى الإقليم وبين الإقليم والمركز بروحية وطنية عالية، وبحرص وإيثار قيادي مسؤول من الجميع، فمرحلتنا حساسة، والأوضاع التي تشهدها المنطقة حرجة جداً، ومتوهم من يعتقد أن هناك من يستطيع أن يسلم من آثار الأزمات وعواقب الصراع. فالعراق كالجسد الواحد، إذا اشتكى منه عضو تداعى له سائر الأعضاء بالسهر والحمى. هذا ما تحدث عنه التاريخ والجغرافيا، وما خطته لنا تجارب الأمس من دروس وعبر. إن معيار العيش المشترك له أفضل المعايير في تكوين الشعوب وتشكيل الدول، وكل المعايير الأخرى في تأسيس الدول على أسس قومية أو عرقية أو غيرها تراجعت أمام أفضلية العيش المشترك، وهذا هو حال معظم الدول في عالمنا اليوم. إن الخصوصية التي حظي بها إقليم كردستان بموجب الدستور تعد أكثر تميزاً وفرادة واتساعاً ومراعاة للتنوع قياساً بالخصوصية في الدول الفيدرالية الأخرى. إذا كانت هناك ثمة مشاكل في الدستور أو في تنفيذه فعلينا أن نتفق على تعديله أو تصحيح مسار التنفيذ ضمن السياقات الدستورية والقانونية. لذلك أدعو إلى طفح
إلى طي صفحة الماضي. لذلك أدعو إلى طي صفحة الماضي وإلى حلم كردي جديد، وهو العيش ضمن هذا الوطن وتقاسم ثرواته بعدالة والنهوض به والحرص على إعماره وازدهاره وسيادته واستقلاله. فأحلام الأبناء ليس بالضرورة أن تكون ذاتها أحلام الآباء، لأن الظروف تتغير والشعوب تتطور. المادة 140 وقانون النفط والغاز والمنافذ الحدودية والموازنة الحكومية وغيرها ملفات ما زالت تمثل محطات حقيقية لافتعال الأزمات بين الإقليم والمركز بين الحين والآخر، وهو ما يستوجب حلها وتصفيرها بجهود وطنية خالصة للعراق وشعبه. وعلى مجلس النواب الاتحادي وبرلمان الإقليم اعتبار ذلك أولوية قصوى سيسجلها التاريخ لهم بكل فخر واعتزاز. كما وأدعو بعدم السماح مطلقاً لتدخل الآخرين بشؤوننا الداخلية، فلسنا قاصرين ولن نكون هدفاً لمغانم خارجية تسعى لإدامة واستغلال الثغرات وفقاً لمصالحها الخاصة. العراق كان وسيبقى سيداً بنفسه ولا وصاية لغيره عليه، ولن نسمح بذلك. ثانياً، مواجهة التحديات الأمنية الداخلية بوعي وحكمة وبتنسيق عالي المستوى بين الإقليم والمركز، فالنصر العسكري الذي تحقق على داعش الإرهابي لم يكن لولا تكاتف الإقليم والمركز معاً، والحفاظ عليه مسؤولية تضامنية بينهما أيضاً. فمدننا المحررة تنتظر إعادة الحياة والإعمار إليها، وأهلنا النازحون ينتظرون بفارغ الصبر الرجوع إلى ديارهم وقراهم التي أبعدوا عنها ظلماً وعدواناً، وهذا لا يمكن أن يتحقق من دون إدامة النصر والحفاظ على المنجز الأمني والقضاء على الخلايا النائمة للإرهاب وتغليب الإيثار الوطني على الخلاف السياسي. فما شهدناه مؤخراً في كركوك وديالى وحزام بغداد خطر يهدد الجميع ويداهم أمننا الوطني، يتطلب معالجة فورية. ثالثاً، توحيد الموقف العراقي الوطني تجاه أزمة الصراع القائم في المنطقة. إن الموقع الجيوستراتيجي المهم الذي يتمتع به العراق في المنطقة، والذي جعله محطة تلاقي وارتكاز الأمم الأربع، الأمة العربية والأمة الفارسية والأمة التركية والأمة الكردية، إن هذا الموقع المهم يحتم علينا موقفاً وطنياً واضحاً وموحداً في الوقت ذاته. وهذا الموقع الحيوي لم يأتي لولا الأهمية الجغرافية والتاريخية لبغداد والبصرة والموصل وأربيل وسائر المحافظات العراقية الأخرى. فسر قوة العراق ومكانته الدولية هو في تنوعه الجغرافي والاجتماعي وعمقه الحضاري والثقافي. وهنا أحذر من أياد خفية تحاول أن تستهدف قوة العراق عبر تفريق كلمته وموقفه الوطني، وهذا هو الخطر الأكبر الذي يهدد أمننا الوطني ويعرض العراق لمخاطر كبيرة تهدد سلمه وأمنه الاجتماعي. يجب علينا الالتفاف ضمن قرار الدولة العراقية عبر المشاركة الفعالة والإيجابية في صناعته وبلورة موقف وطني ومسؤول يحترم هيبة الدولة ويحفظ مصالحها العليا ويستثمر الإقبال الإقليمي والدولي لمساعدة العراق، والاستمرار في دعم كل الجهود الرامية نحو تغليب لغة الحوار البناء والابتعاد عن منطق التدخل بشؤون الدول ونبذ استخدام منطق العقوبات الاقتصادية التي لا تجلب لشعوب المنطقة غير المآسي والويلات. وفي الختام أجدد التهاني والتبريكات لرئيس إقليم كردستان الأستاذ نيتشيرفان بارزاني، متمنياً له كل التوفيق، ولأهلنا في كردستان العزيزة الأمن والاستقرار والتألق كما عهدنا لها ذلك دوماً.
تحية لشهداء العراق ولا سيما شهداء قواتنا المسلحة من الجيش والشرطة والحشد الشعبي والعشائر والبيشمركة. تحية للشهيدين الصدرين وشهيد المحراب وعزيز العراق وملا مصطفى البرزاني ومام جلال الطلباني وجميع القيادات الوطنية المخلصة التي خدمت هذا الوطن. تحية لأبناء شعبنا العراقي بكل مكوناتهم وانتماءاتهم القومية والدينية والمذهبية والمناطقية. تحية لمراجعنا العظام ولا سيما المرجع الأعلى الإمام السيد السيستاني دام ظله. وتحية لكم جميعا السادة والسيدات الحضور في هذا الحفل المهيب، والسلام عليكم ورحمة الله وبركاته. شكرا جزيلا لسماحة السيد عمار الحكيم على كلمته. السيد خميس الخنجر رئيس تحالف المحور فليتفضل لإلقاء كلمته. بسم الله الرحمن الرحيم. أصحاب السيادة والمعالي والسعادة والنيافة، السيدات والسادة الحضور، السلام عليكم ورحمة الله وبركاته. جئت هنا اليوم مباركاً لأهلي في كردستان العراق على نجاح نموذجهم الديمقراطي في الحكم والإدارة. جئت مهنئاً للرئيس والرمز التاريخي الذي لن نستغني يوماً عن حكمته وتجربته ونصائحه، الأخ الرئيس مسعود البرزاني. صاحب المواقف الإنسانية الكبيرة. وجئت مباركاً للأخ والرئيس الجديد الأستاذ نيجيرفان البارزاني على فوزه بحب شعب كردستان وحصوله على أصوات برلمان الإقليم، متمنياً له التوفيق في مهمته وهو يواصل طريق الملا مصطفى البرزاني في قيادة الإقليم إلى النجاح والبناء. خالص التهاني لأخي الأستاذ مسرور البرزاني بهذا النجاح ولكل شعب كردستان العزيز. الأخوة والأخوات جميعاً، يقف العراق اليوم أمام تحديات كبيرة تنتظر جهودنا جميعاً لحلحلتها ومعالجتها بكل ما نستطيع من قوة وعزم. تتطلع إلينا كل مدينة عراقية، بل كل شبر من التراب العراقي، من أجل الخلاص والعبور إلى مرحلة أكثر استقراراً وأمناً وعدلاً ورفاهية. مسؤولياتنا كبيرة أمام الله وأمام الشعب وأمام التاريخ، بأن نتكاتف يداً واحدة ونعمل كفريق واحد خدمة للشعب المثقل بالآهات والمتطلع إلى المستقبل بالآمال العريضة. ويد الله مع الجماعة، جماعة في القول والفعل تسخر كل إمكاناتها من أجل إنجاح حكومتنا بكل السبل ورئاساتنا الثلاثة في بغداد. جماعة تمد يدها للإقليم في صنع نموذج فيدرالي متقدم ضمن العراق الواحد. وفي الختام أصدق الأمنيات بالنجاح والتقدم للإقليم ورئاسته الجديدة وحكومته الجديدة بإذن الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته.
شكرا جزيلا للسيد خميس الخنجر على كلمته. میوانە بەڕێزەکان ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئێستا خاڵی 5 لە بڕگەی یەکەمی بەرنامەی کاری دانیشتنەکەمان جێبەجێ دەکەین کە بریتیا لە وتاری بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار نێچیروان بارزانی داوا لە جەنابیان دەکەین بفەرموێت بۆ پێشکەشکردنی وتارەکەیان. بەڕێز جەنابی سەرۆک بارزانی، بەڕێز جەنابی دکتۆر بەرهەم سەرۆک کۆماری عێراقی فدرال، بەڕێز محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق، بەڕێز مەولود چاوشۆغلو وەزیری دەرەوەی تورکیا، بەڕێز سامر سەبهان وەزیری دەوڵەتی سعودیە بۆ کاروباری کەنداو، بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان، بەڕێزان باڵوێزانی وڵاتان لە عێراق، دیپلۆماتکاران، سەرکردە و سیاسەتمەداران و لایەنە سیاسیەکان، میوانان و ئامادەبوانی خۆشەویست لە عێراق لە بەغدا کە تەشریفتان هێناوە، هەمووتان بەخێر بن. ڕۆژتان باش. مایەی خۆشحاڵیمە کە ئەمڕۆ هەمووتان لێرەن و لەو ڕێو ڕەسمەدا لەگەڵ ئێمە بەشدارن. بەڕێزان، سەرۆکی پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمان، نوێنەرانی گەلی هەرێمی کوردستان بەگشت ڕەنگ و بیر و بۆچوونەکانیانەوە، سوپاس کە ئێوە وەک نوێنەرانی گەل دەنگتاندا بە هەڵبژاردنم وەک سەرۆکی هەرێم بۆ 4 ساڵی داهاتوو. سپاس بۆ هەمووتان، سپاس بۆ ئەوانەی دەنگیاندا، ئەوانەی دەنگیان نەدا، ئەوانەی ڕۆژی دەنگدان نەچوونە پەرلەمان. سوپاسی هەر هەمووتان دەکەم. هەر یەک لە ئێوە بەخواستی خۆی و بە نوێنەرایەتی دەنگدەر لەسەر ڕاستپاردەی ئەو حیزبە کە نوێنەرایەتی دەکەن لە پەرلەمان ماف و ئەرکی دیموکراسی خۆتان پیادە کرد. لەم کاتەدا گەورەترین دەستکەوت بەردەوامبوونی خودی پرۆسەی دیموکراسیە لە هەرێمی کوردستاندا. سوپاس کە متمانەتان پێدام. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و لە کاتی خۆ ئامادەکردن بۆ ئەم ئەرکە نوێیە، گەلێک یادی خۆش و ناخۆش دێنەوە بیرمان. هەندێک ڕوودا و دوورن، بەڵام لە هەستی مرۆڤایەتیماندا خۆیان چەسپاندووە و بە ئاسانی لەبیر ناکرێن. لەبیریان ناکەین تا لێیان فێر ببین. هەندێک ڕوودا و هێندە نوێن هێشتا خۆشی و ناخۆشیان لەگەڵ هەست و هزر و کاری ڕۆژانەماندایە. خۆیان تێکەڵ دەکەن. ناخۆشترین یادی نوێ هێرشی درندانەی داعش بوو بۆ سەر چەندین شار و شارۆچکە و گوندی هەرێمی کوردستان و عێراق. شێوازی کوشتاری ترۆریستانی داعش هەمومانی تۆشی شۆکێکی بێوێنە کرد. دنیای هەژاند. زۆر کەس پێشبینی درندەیی لەو جۆرەی نەدەکرد. زۆر کەس بڕوایان نەدەکرد کە لە سەدەی 21دا هێزی تاریک پەرستی و دەستی بچێتە ئەو هەموو درندەیە و ئەم هەموو تاوانە. بۆ ماوەیەکی کورت لەوە دەچوو کە تەرۆریستان لە مەرام و مەبەستی خۆیان بۆ تۆقاندنی دنیا سەرکەوتوو بوون. جەنابی سەرۆک بارزانی ڕۆڵێکی گرنگ و سەرەکی بینی لە بەرپەردانەوەی ترۆریستانی داعش و تێکشکاندنی خەونی تاریک پەرستی و وێرانکاریان. جەنابیان وەک فەرماندەی هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان بەو پەڕی توانایەوە ڕاستەوخۆ بەشداری پاراستن و بەرگری لە هەرێمی کوردستان کرد. شەو نخوونی بێوچان لە بەرەی شەڕدا لەگەڵ پێشمەرگە قارەمانەکان بەسەر برد و بە خۆڕاگری و ئەزموونی پێشمەرگایەتی هەر لە 16 ساڵیەوەی تا ئەمڕۆ خستە خزمەتی بەرگری و پاراستنی ژیان و مرۆڤایەتی لە هەرێمی کوردستان و
عێراق و لە سەرتاسەری جیهان. لەو قۆناغە سەختەدا جگە لە ڕۆڵی سەربازی یەکلاوە و بەرزکردنەوەی ورە و بڕوای پێشمەرگە لە بەرەکانی جەنگ، جەنابی سەرۆک بە ئەزموونی نزیکەی 55 ساڵ خەبات و تێکۆشانی خۆی لە شۆڕش و لە سەرکردایەتی و ڕابەرایەتی کردنی شۆڕشدا بە حکمت و لێزانی و شارەزایی گەلی کوردستانی لە هەڕەشە و مەترسیەکی ڕاستەقینەوە بۆ کەناری ئارامی هەڕاندەوە. ئەو ڕێوڕەسمەی ئەمڕۆژ کە زادەی پرۆسەی دیموکراسیە بەرهەمی خەبات و تێکۆشان و کۆڵنەدانی جەنابی سەرۆک بارزانی و تێکۆشەرانی گەلەکەمانە، بەرهەمی خەباتیانە بەرەو دیموکراسیەکردنی هەرێمی کوردستان. دوای ڕاپەڕین ئازاری ساڵی 91 لە کۆبوونەوەیەکی جەماوەریدا لە کۆیە بۆ یەکەم جار جەنابی سەرۆک بارزانی داوای کرد کە بۆ بەڕێوەبردنی هەرێمی کوردستان هەڵبژاردن بکرێت و گەلی کوردستان نوێنەرایەتی خۆی لە پرۆسە و دەنگدانێکی دیموکراسیدا هەڵبژێرێت. خەبات و تێکۆشان و سەرکردایەتی کردنی سەرۆک بارزانی ئیلهام بەخشی ئێمەیە بۆ هەنگاونانی درست بەرەو ئایندە. پێشمەرگە بە یارمەتی و هاوکاری هاوپەیمانانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا هاوشان لەگەڵ هێزەکانی هێزە عێراقیەکانی سوپا و حەشدی شەعبی سەرکەوتن لە ئازادکردنی ناوچە داگیرکراوەکان و ڕزگارکردنی خەڵک و چەوساوەی ژێردەستی داعش. هەمومان قوربانی گەورەماندا لە پێناو ئازادی، لە پێناو سەربەستی و مافی ژیان و نیشتیمان و گەلەکەمان. سڵاو و درود بۆ گیانی پاکی شەهیدان، سڵاو لە کەسوکاری سەربەرزیان، هیوای چاکبوونەوە بۆ برینداران دەخوازین. سڵاو لە پێشمەرگە و هێزە عێراقیەکان، لە سوپا و لە حەشدی شەعبی و ئەو هێزانەی ڕۆڵی مێژووی خۆیان بینی لەو قۆناغە ناسکەی هەرێمی کوردستان و جیهاندا. بەرگری ئێمە لە عێراق بەرگری بوو لە مرۆڤایەتی، بەرگری بوو لە مافی ژیان و سەرفەرازی. وڵاتانی هاوپەیمانی دژی داعش ڕۆڵی کاریگە و بوێرانەیان بینی لە هاوکاری و سەرپەرشتی پێشمەرگە بۆ کۆتایی هێنان بە دەستهەڵاتی تەرۆریستانی داعش. سوپاسی بێپایان بۆ حکوومەت و هێزی سەربازی هاوپەیمانانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا و هەموو وڵاتانی بەشدار لە ناوچەکە و لە جیهان کە بۆنە هۆکار و گەرانتی گەڕانەوەی هیوای ژیان و ئاشتی و ئازادی لە هەرێمی کوردستان و لە تەواوی عێراق. پێشمەرگە سەلماندی کە وەک هەمیشە دەتوانێت بەرگری لە وڵات بکات. لە قۆناغی داهاتوو هەموو هەوڵێک دەدەین کە لە هەموو ڕۆیەکەوە پێشمەرگە ڕێک بخرێتەوە و بەهێز بکرێت و وەک بەشێک لە سیستەمی بەرگری عێراق ماف و شایستە دەستوریەکانی خۆی بەدەست بهێنێت. سوپاسی هاوپەیمانان دەکەین کە بۆ ئەم مەبەستە هاوکار و پشتیوانن. بەڕێزان، هەرێمی کوردستان وەک هەرێمێکی فدرالی دەستوری عێراق سەلماندوویەتی کە بەشێکی دیار و کاریگەری ناوچەکە و کۆمەلگای نێودەوڵەتیە و ڕۆڵی بەرچاوی لە پاراستنی سەقامگیری و هاوسەنگی ئابووری و سیاسی ناوچەکە هەیە. هەموو پێشکەوتنە سیاسی و ئابووری و فەرهەنگی و کۆمەڵایەتی ناوچە و جیهانیش کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر هەرێمی کوردستان هەیە. بۆیە قۆناغی داهاتوو هاوکاری و هەماهەنگی و پەرەپێدانی زیاتری پەیوەندیەکانی هەرێمی کوردستانی لێ دەخوازێت لەگەڵ عێراق و وڵاتانی ناوچەکە و دۆستانمان لە جیهان. بۆ ئەمە بەستە و لەسەر بنەمایەی بەرژەوەندی هاوبەش و ڕێزگرتن دەمانەوێت دەستی هاوکاری و هەماهەنگی و کاری پێکەوەیی بۆ هەموو لایەک درێژ بکەین. لەسەر ئاستی جیهان و لە زۆربەی زۆری وڵاتاندا ئێمە بە قۆناغێکی ناسکی جیاوازی سیاسی و کۆمەڵایەتیدا تێدەپەڕین. کۆمەڵگەی ئێمەش وەک هەر کۆمەڵگەیەکی مرۆڤایەتی بێداخوازی سەربەستی، ئازادی، گەشەی کۆمەڵایەتی و خۆشگوزەرانی نییە. لە هەمان کاتدا وەک زۆربەی ملەتانی دیکە ئێمەش بێ ململانەی سیاسی، کۆمەڵایەتی و ئابووری و ئایدۆلۆجی نین.
لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان ئێمە زۆر جار لە فەرهەنگی سیاسی و نەریتی میدیاییماندا پتر لە پێویست جەخت لەسەر ململانێ و ناتەبایی و ناسازیمان دەکەین. با لەمە دوا لە گشت ئاستێکی کۆمەڵایەتی و سیاسیدا لەگەڵ یەک کۆک و تەبا و ساز بین. پێم وان نییە ئەمە داخوازێکە لە توانا بەدەر بێت. بۆ هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان پێم وان نییە هیچ کەسێکی خەمخۆری ئەم ملەتە ئەو ئاواتە نەخوازێت کۆکبوون تەبایی و سازانمان ناڵێت جیاوازی و بیر و ڕاو بووچوونمان وەلاوە بنین. دەزانم ململانێ و جیاوازی هەردەمێنێ ئەمە شتێکی ئاساییە، بەڵام داوا دەکەم با بیرکردنەوەمان ناکۆک ناتەبا و ناساز نەبێت. لە بڕی بیرکردنەوە لە چۆنیەتی بنکۆڵکردن و پێگەی یەکتر با بیر و هەڵس و کەوت و کردارمان پێکەوە بۆ بنیاد نەربێت بۆ گەڕان بە دوای چارەسەری هاوبەش و ئایندەیەکی هاوبەش. با نیشتیمان کۆکەرەوەی هەمومان بێت، با نوێنەرانی پێکهاتەکانی هەرێمی کوردستان بە هەموو ڕەنگ و جیاوازیانەوە بەشداری ژیانەوەی هەرێم و بەهێزکردنی بنەمای ڕەوتی بەرەو ئایندەمان بکەن. داوا و خواستی من وەک سەرۆکی چەند ساڵی داهاتووی هەرێمی کوردستان ئەوەیە پێکەوە کار بکەین بۆ بەدیهێنانی ئاواتی لە خۆمان و لە هەر یەک لە حزبەکانمان گەورەتر بۆ ئەم وڵاتە. پێکەوە ئاراستەی هاوبەش دەستنیشان بکەین، پێکەوە لەسەر ئاستی هەرێم و عێراق، پێکەوە لەگەڵ دراوسێکانمان، پێکەوە لەگەڵ دۆستە نێودەوڵەتیەکانمان، پێکەوە لەگەڵ ڕێکخراوی نێودەوڵەتیەکان بارودۆخی نوێی گونجاو لەگەڵ سەردەم کۆمەلگا و هاوبەشی هەرێم ژیان و نیشتیمانمان بپارێزین و بەرەو پێشەوە ببین. هیچ گومانم نییە کاتێک پێکەوە نەخشەڕەی نوێی هاوبەش بۆ هەرێمی کوردستان و عێراق دادەنین ڕێ هەڵە ناکەین. بۆ هەمومان ئاشکرا دەبێت بە چه ئاراستەیەک هەنگاو دەنێن و چه پێویستە بۆ گەیشتن بە ئامانجی هاوبەش کە بکرێت. دەبێت لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا پێکەوە کار بکەین بۆ دۆزینەوەی چارەسەری هاوبەش لە چوارچێوەی دەستوری فدرالی عێراقدا، ئەو دەستورەی کە گەلی عێراق چەندەها ساڵ خەونیان پێوە دەبینی تا ببێتە بنەمای عێراقێکی نوێ کە تێیدا مافەکانی هەرێم و هەموو عێراقیەکان لە چوارچێوەی حکومڕانیەکی دیموکراتی و فدرالی بپارێزرێت. دەستورێک کە چوار لەسەر پێنجی دەنگدەران لە سەرتاسەری عێراق دەنگیان پێداوە. دەستورێکی فدرالی کە جێبەجێکردنی تەواوی ماددە و بەندەکان ببێتە زامنکردنی پێکەوە ژیان، لێک تێگەیشتن، لە یەکتر پەسەندکردن و بەهێزکردنی پرۆسەی سیاسی لە عێراقدا. ئێمە ئومێدمان بە دەستور هەبوو، بەڵام بەداخەوە نەتوانرا وەکو خۆی جێبەجێ بکرێت، نەتوانرا ئەو عێراقە نوێیە بنیاد بنرێت کە هەموو گەلانی عێراق خەونیان پێوە دەبینی. ئەو عێراقە نوێیەی کە هەرێمی کوردستان لە هەوڵی بنیادنانی هەموو دامەزرانەوەکانیەتی ڕۆڵ و بەشداری کارای هەبوو بەرگری لێ کردووە. لە عێراق ئەمڕۆ هیچ بەدیلی دێکە بۆ دەستور نییە. بە ئەزمون ئەوەمان بینی کە پشتگوێ خستنی بە مەبەست و یان بێمەبەست یان جێبەجێ نەکردنی هەر بەندێکی ئەو دەستورە دەبێتە هۆی سەرهەڵدانی ناکۆکی و ناتەبایی و ناسازانی نوێ لە نێو پێکهاتە عێراقیەکاندا. دەتوانین بە لێک تێگەیشتن و کاری هاوبەش جارێکی دیکە دەستورەکەمان زیندوو بکەینەوە، ڕێزی لێ بگرین و بێ جیاوازی جێبەجێ بکەین بۆ ئەوەی تاریک پەرستانی وەک داعش دروست نەبنەوە، کارەساتی وەک شەنگال و ناوچەکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان دووبارە نەبنەوە. تاکو عێراق و هەرێمی کوردستان ئارامتر و ئاوەدانتر بن و لە مەترسی شەڕ و تیرۆر بەدۆر بن کە هێشتا بە جددی هەڕەشە لە عێراق و ناوچەکە و لە جیهانیش دەکات و لێمان دەخوازێت پێکەوە هاوکار و هەماهەنگ بین بۆ ڕووبەڕووبوونەوە و نەهێشتنی. ئامادەبوانی بەڕێز، لە مێژووی دوور و نزیکماندا شەڕ بۆتە هۆی وێرانکاری، دواکەوتنی کۆمەڵایەتی و هەرەسهێنانی ئابووریمان. زۆر جار شەرفرۆش بیر لەوە ناکاتەوە کە ئاگری شەڕ ماڵی خۆشی دەگرێتەوە. باشترین نمونە کە هەمانە
و لە بیرمانە هێرشی ڕژێمی بەعز بوو بۆ سەر کوردستان، ئێران و کوێیت. لە کۆتاییدا عێراق وێران بوو، خەڵکێکی زۆری بێگوناح کوژران، ژیان و ئابووری و بار و دەرونی خەڵکی وڵاتەکە تێک چوو. بەکارهێنانی چەکی کیمیایی و بڕیاری کۆمەڵکوژی بووە سیاسەتی پەیڕەوکراوی ڕژێم تا ئێستاش خەڵکی ئەم وڵاتە و ئەم هەرێمە و تەنانەت ناوچەکەش باجی سیاسەتی شەڕفرۆشی ئەو قۆناغە دەدەن و هێشتا دیار نییە کە کاریگەری خراپەکانی کەی کۆتایی دێن. با برینی ڕابردوومان بە لێبوردەیی و سنگفراوانی ساڕێش بکەین، نەک تۆڵا و پلانی نەگونجاو لەگەڵ پێکەوە ژیان. ئامادەبوانی بەڕێز کوردستانیانی خۆشەویست، با پێکەوە ڕاشکاوانە بە نیاز پاک و کردار و شیا و هەڵوێستی نیشتیمان پەروەرانە هەنگاوی بنیاد نەربنین بۆ ڕێککەوتن لەسەر نەخشە ڕێگایەکی هاوبەش بۆ وڵات و حکومڕانی بێ جیاوازی نەتەوەیی و ئائینی و مەسهەبی و ناوچەیی. گەلی کوردستان هەمیشە ویستی مرۆڤ دۆستی و ژیان دۆستی خۆی نیشان داوە. مایەی شانازی بزودنەوەی ڕزگاری خوازی کوردستانە کە هەرگیز ڕێگەی نەداوە شەڕی ڕژێمەکانی پێشووتری عێراق کە بەسەر گەلی کوردستاندا سەپێندرا ببێتە شەڕی نێوان کورد و عەرەب. زۆر جار خەڵک باسی ئەوە دەکەن کە سەرتاسەری عێراق دەوڵەمەندە بە سامانی سروشتی، بەڵام با لەمە دووە بۆ خۆمان و بۆ هەموو دنیا لە عێراق بیسەلمێنین کە ئێمە پاراستنی ژیان و پێکەوە ژیانمان لە هەموو سەرچاوەیەکی سروشتی لا گرنگترە لە عێراقدا. لەسەر ئاستی هەرێم با پێکەوە سیاسەتی ئاشتەوایی کۆمەڵایەتی پێکەوە ژیان و گەشەی ئابووری و سازانی سیاسی دابڕێژین. گۆڕانکاری خێرای هەرێم پێویستی بەدیدی هاوبەش دوور لە ناکۆکی ناتەبایی و ناسازی دەبێت. لە کۆتاییدا هەموو بەرپرس دەبین لە سەرکەوتن و لە شکستهێنان. هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستان پێویستیان بە پاراستنی ماف و ملک و سەرمایەی ئابووری و کۆمەڵایەتی و مرۆڤیان هەیە. کاتێک ئێمە هەوڵ دەدەین پێکەوە ئارامی و ئاسایشی هەرێم بپارێزین، بەهێزی بکەین، کاتێک بەردەوام هەوڵ دەدەین بۆ بژانەوەی ئابووری و ڕێخستنەوەی پەیوەندیمان لەگەڵ دۆستانی دوور و نزیک و دراوسێکانمان، نابێت ئەوە لە بیر بکەین کە هەر یەک لەوانەش بە هەمان شێوەی ئێمە بەرژەوەندی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی خۆی هەیە. پتەوکردنی پەیوەندی لەگەڵ وڵاتانی دراوسێ لەسەر بنەمای لێکتێگەیشتن و ڕێزگرتن بەرژەوەندی هەمومان دەپارێزێت لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی و داب و دەستوری دیبلۆماسی و سەروەری هەر وڵاتێک و پێکهاتە دەستوریەکاندا. بێگومان ئەرکی سەرۆکی هەرێم دەبێت ڕێخۆش بکات و زەمینە سازی بکات و لێک نزیکبوونەوەی هەرێم لەگەڵ دراوسێکانمان بۆ گەشە پێدانی ئابووری، بازرگانی، بەهێزکردنی پەیوەندی دیبلۆماسی و دۆزینەوەی چارەسەری هاوبەش بۆ گرفت و بەرژەوەندی هاوبەش. ئەم جۆرە کارکردنانە هیچ کات نابێتە مەترسی بۆ عێراق، بەڵکو دەبێتە هۆی پتەوکردنی دۆستایەتی و پەیوەندی دراوسەیەتی لەگەڵیان. خۆشەویستە، پاراستن و گەشە پێدانی پەیوەندی هەرێم لەگەڵ دۆستان و هێزی نێودەوڵەتی کەمانەوە و سەقامگیری هەرێم و هەرێمیان مەبەستە و بە بەرژەوەندی دەزانن ئەرکی سەرشانی سەرۆکی هەرێمە. هەمومان دەزانین بێ هاوکاری و هەماهەنگی و فریاگوزاری هێزی نێودەوڵەتی داعش دەیتوانی زیانێکی گەلێک مەستر بە کوردستان و بە عێراق و بە جیهانیش بگەینێت. بێگومان هاوکاری و کۆمەکی سەربازی بۆ هۆی سەرکەوتنی بەرگری ئێمە بۆ شکستهێنان بە داعش. سوپاسی خۆگڕاگیری یەک بە یەکی خەڵکی کوردستان کە وێڕای شەڕ و کەمبوونی موچە و سستی بازاری کار و دابەزینی چالاکی ئابووری لە هەستیاری دۆخەکە تێگەیشتن و یارمەتی حکوومەتی هەرێمیاندا تاک و سەختی و نەهامەتی و نەبوونی ئەم چەند ساڵەی ڕابردوو بەسەر بەرزی تێپەڕێنن. ئەگەر ئەزمموی چەند ساڵی ڕابردوو ڕێنیشان دەرمان بێت، دەبێت لەسەر ئەوە ڕاستیە کۆک بین کە وەک هەموو کۆمەلگایەکی سەردەم دان بە جیاوازیەکانمان بێنین، جیاوازیەکانمان نابنە ڕێگر لەسەر خستنی خواست و مەبەست و بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان. سەرباری هەموو جیاوازیەکانمان شایستەی داهاتوویەکی باشترین بۆ نەوەی ئێستا و نەوەی ئایندەمان. کۆمەلگایەکی سەردەم
دانان بە جیاوازیەکانمان نابێتە ڕێگر لەسەر خواست و مەبەست و بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان. سەرکەوتنی نەوەی تازە لە خوێندن و فێربوون، شارەزایی لە زانست، فەرهەنگ، تەکنۆلۆژی و ئەندازیاری، پزیشکی، کۆمەڵناسی، دەروونناسی، مێژوو، بابەتی پەیوەندی مرۆیی کۆمەڵگەی ئێمە بەرەو ئایندەیەکی گەشتر دەبات. پێکەوە ژیانمان گەشەی کۆمەڵایەتی، ئابووری، سیاسی و هەموو بوارێکی دیکە پێویست بە کاری جدی و گونجاو هەیە بۆ پاراستنی سروشت و ژینگە بە جۆرێک لەگەڵ بەرپرسایەتی ئێستا و قۆناغی داهاتوومان ژینگە وەک سەرچاوەی سەرەکی ژیان زەرەرمەند نەبێت. بە کاری هاوبەشیمان وەفادار دەبین بۆ خەباتی نەوەی پێش خۆمان. بە ئەمانەتەوە وڵاتەکەمان دەدەینە دەستنەوەی داهاتوو بۆ گەیشتن بە ئامانج و کاری هاوبەشمان. وەک سەرۆکی هەرێم ئەو پەڕی توانا و ئەزمون و خواستی خۆم و پۆستەکەم بەو پەڕی جدیەتەوە بەکار دەهێنم بۆ هاوکاریکردنی بەڕێز سەرۆک وەزیرانی نوێ و کابینە و هەموو وەزیرەکانی تاکو لە بەرپرسیاری و کاری خۆیاندا تاوەکو لە بەرپرسیارەتی و کاری خۆیاندا سەرکەوتوو بن. سەرکەوتنی هەر یەک لە ئێمە سەرکەوتنی هەمومانە. جارێکی دیکە سەرجەم کوردستانیانی ئازیز دڵنیا دەکەمەوە کە سەرۆکایەتی هەرێم چەتری یەکڕێزی و کۆکەرەوەی سەرجەم هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان و پێکهاتە ئاین پێکهاتە ئەتنی و ئاینەکان دەبێت بە جیاوازی بیر و بۆچوونەکانیانەوە لە پێناو پێکەوە ژیانی ئاشتیانە و ئارامی گەلی کوردستاندا. هەرێمی کوردستان مڵکی هەموو کوردستانیانە بە هەموو جیاوازیەکانیانەوە. سەرۆکایەتی هەرێمیش سەکۆی ئیرادە و خواست و مافەکانیان دەبێت بەبێ هیچ جیاکاریەک. بۆ هەمومان دەبێت و بە یەک چاو سەیری هەمووان دەکرێت. دووپاتی دەکەمەوە کە ئارامی و ئاشتی کۆمەڵایەتی و زامنکردنی مافی تاک و کۆمەڵگە ئامانجی سەرەکیمان دەبێت بە گرتنەبەر دیالۆگ و چارەسەرکردنی سەرجەم کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدرال لە چوارچێوەی دەستوردا. هەروەها پاراستنی پەیوەندی دۆستانەی بەهێز لەگەڵ وڵاتانی دراوسێ و ناوچە و بەردەوامیدان بە بەهێزکردنی پێگە و سەنگی هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەرێم و نێودەوڵەتیدا. کاری جدی دەکەین بۆ هەموو هەوڵێک دەدەین بۆ بەدەستهێنانی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان، زامنکردنی مافی مرۆڤ و ئازادیەکان و بەها و پرانسیبەکانی جیهانی پێشکەوتوو، دابینکردنی ماف و شایستەی هەموو چین و توێژانەکانی کۆمەڵگە، نەهێشتنی هەموو جۆرە تند و تیژیەک، پتەوکردنی پێکەوە ژیان و تەبایی و یەکتر قبولکردن لە وڵاتێکدا کە وڵاتی هەمومان دەبێت و هەموو تاکێک خۆی بەخاوەن ئەم وڵاتە بزانێت. هەمومان یەک خۆر لەسەرمان هەڵدێت و یەک ئاسمان دامان دەپۆشێ، یەک ئایندە و یەک چارە نووسمان هەیە. سوپاس بۆ سەرۆک و سەرکردەی وڵاتان و هەموو ئەوانەی لە هەرێمی کوردستان و عێراق و لە هەر شوێنێکی جیهانەوە بێت بە نامە و بروسکە و پەیوەندی ڕاستەوخۆ پیرۆزباییان لێکردین. دووبارە سوپاستان دەکەم بۆ ئامادەبوونتان. هیوای سەرکەوتن و ڕۆژێکی خۆشتان بۆ دەخوازم و زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان. زۆر زۆر سپاسی بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار نێچیروان بارزانی دەکەین بۆ وتارە بە نرخەکەی کە دەشێ بکرێتە بنەمای کاری پێکەوەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. بە ناوی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و بە ناوی گشت ئەندامانی پەرلەمان پیرۆزباییەکی گەرم دووبارە لە ڕێزدار نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دەکەین و داواکارین لە خوای گەورە کە سەرکەوتوو بێتن لە بەجێگەیاندنی ئەرکەکانی لە پارێزگاریکردن لە سەروەری یاسا
و لە نوێنەرایەتیکردنی گەلی کوردستان بە هەموو پێک هاتەنەتەوەی و ئاینیە جیاوازەکانی لەسەر ئاستی ناوخۆ و ئاستی دەرەوە و هەروەها لە هەماهەنگیکردن لە نێوان دەسەڵاتەکانی فیدڕاڵ و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستاندا. ئەندامانی بەڕێزی پەرلەمان بەر لەوەی دانیشتنەکەمان هەڵبگرین، ئەندامان ئاگادار دەکەینەوە کە بڕگەی دووەمی بەرنامەی کاری دانیشتنمان بەیانی سەعات 11 پێش نیوەڕۆ لە تەلاری پەرلەمان درێژە پێدەدەین و کۆبوونەوەکەمان بەردەوامی پێدەدەین. بۆیە داوا لە بەڕێستان دەکەین کە بەیانی لە کاتی دیاریکراودا و لە شوێنی دیاریکراو ئامادە بن بە مەبەستی تەواوکردنی بڕگەی دووەم لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان کە بریتیە لە دەستنیشانکردن و ناوزەندکردنی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی بڕگەی 3 لە مادەی 56 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992. میوانە بەڕێزەکان، ئەندامانی بەڕێزی پەرلەمان سوپاسی هەموو لایەک دەکەین و لە کەم و کورتیەکانمان داوای لێبوردن دەکەین. بەم جۆرە هاتینە کۆتایی دانیشتنی ئەمڕۆ و دانیشتنەکەمان هەڵگرت. زۆر سوپاس. لا مشكلة. أحوال